بەڕای تۆ کاریگەری زۆری هەیە ئەگەر ئەو پێشتر بیست زەریان کەمتر دەویست فەرقەیە ئێستا دەچێ داوای 40 مسقال 50 مسقال دەکەن هێزکە دەفتەرەکونی دوو دەفتەری هیچ گەنجەکە ئەو معناتەی نییە کە پێ بکرێ وایە ئەوە کاریگەری بەسەرەوەی کردێک کە ناتوانێت زەواج ئەنجام بدە هەریکو کار و کاسبیەکەش نییە مەعاش نییە و خەڵکەکە پێ دابین ناکرێ و معناتەی کە کچ دەیەوێ زیاتر هیچ برادر و هاوڕێی خۆت هەیە بەو هۆیە یعنی ئێستا نەتوانێت هاوسەرگیری زۆرە دەورا پشتەمەوە هەیە زیاتریش تەنها لە پێناوەی کە پارەکەی پێدابین ناکرێت هەریکو زیاتریش لەوەی کە پارەکەی پێدابین نەکرا هیچ ناکرێت وایە ینی باشە بەڕای تۆ چی بکرێەوە بەڕای تۆ زێر دەبێتەوەی خۆشببختی ئینسان زێر نابێتە ئەوەی خۆشببختی ئینسان کە خۆشببختیەوە لە ماڵە خۆشەویستی هەبی ڕێزەبی کە ڕێزە بە خۆشەویستیش دەبی ئەوانە باشترە لە زیاری باش ئامۆژیاری چێ بۆ باوکان و هاوکات بۆ خوشکان و کچان لە ئێستادا بەخوای دەستیان سوکەم باشترە هەر کەسە ڕێی خۆی بگری و هاوسەرگیری ئەنجام بدەن باشترە لەوەی کە ئەوها بینێنەوە هەموو شتێک پەیدا دەبی پاشان وانە هەموو شتێک باشتر دەبی